29 ساڵ بەر لە ئێستا هەزاران هاوڵاتی دانیشتووی شاری هەڵەبجەی باشووری کوردستان لەلایەن دەسەڵاتی بەعسی فەرمانڕەوای عێراقەوە بە چەکی کۆکژی قەدەغەکراوی کیمیاوی بوونە قوربانی. ئەم کوچە و کۆڵانانەی شار بۆ دانیشتوانەکەی وەک ڕێگایەکی دەرباز بوون لە مۆتەکەی مەرگ گیرانە بەر، بەڵام ئەوان بێئاگا بوون لەوەی جۆرە چەکێک بەکاردێت هەموو هەناسەکانی ژیان لێرە دەبڕێت. ئێمە نەمانەزانی کیمیایی ئەوە شوێنێن بەنە ئەمانزانی حاڵەتێکی ناڕەحەت ئەبێت، بەس تەسەوری کیمیاییمان ناکرد. ئێتر تقریبا لە 11:30 ئالۆنەوە کیمیایی وەشاو حاڵەتێکی ناڕەحەت و 10-15 تەیارە هاتن بەجارێکە هەڵەبجە ئەلەریوە. ئێتر خۆ برا کەسی نەئەنازوو. ئەیتر ئەوە بوو لە دەوری 11:30 دەستی کرد بە کیمیایی وەشاندن هەتا نزیکی عیشا من دەچوو. لە ماڵی خەزوورم بووم لە دوو کۆڵان ئەو دوی خۆمانەوە لە ژێرخانێکا بووین، تقریبا بەخوا 70-80 نەفەرە بووین. 70-80 نەفەر ئەبووین، ئیتر لەوێ هەتا بانگی عیشا لەوێ بووین، هەتا ئافرەتێکیش لەگەڵمانە بوو عەمری خۆی کرد بریندار بوو لەوێ لە مزگەوتی حەمزا ناشتمان. دوایە ئیتر خۆمان بە مەکینەیەک دەرچووین لە ڕێگەی عەبابیلەوە. بەس لە چەمی کارێزی هەڵەبجە لەوانەیە بڵێم 200-300 شەید بینی بێت لەو چەمی کارێزی هەڵەبجە بە تایبەتی لەسەر ئاوەکە. کە سارۆخەکەی لێدا کیمیایی پێوە لوورەگەی کردە ژێرخانی ماڵی لوقمان. کوڕەکەی منیش وتی دایکەوە نمەزانی و ئەمەزانتێ خۆڕ و هەرتوو چاوی قەپات بوو دایە قورگی هەر زەلام و ئەلوێ تەپاوەتلی ئەکرد و چۆزانم ئەمە کیمیایی وتم بەو خۆ هەرکەیە غازەکەی نەکوژانگۆ غاز بەردریاگۆ. بەکارهێنانی چەکی کۆکژی کیمیاوی جیاواز لەوەی 5,000 هاوڵاتی بێدیفاعی شەهید کرد، 10,000 برینداریشی خستەوە کە لە ئێستادا دەیان لەو بریندارانە لە نێوان ژیان و مەرگدا ژیان بەڕێ دەکەن. ئەو بریندارانەیە کە لە بەپێی وتەی دکتۆرە پسپۆڕەکانی ئێران کە لە ناو هەرێم چارەسەریان نییە، کە زیاتر لە 470 بەرکەوتەمان لە سنووری ناو پارێزگای هەڵەبجە هەیە و کۆی ئەو بەرکەوتوانەی کە لە ناو لیستی شەهیدانە تۆمار کراوە 970 بەرکەوت و ئەوانەی کە ڕۆژانە ئەتوانم بڵێم چەند سەعاتێک یان بە بەردەوامی ئۆکسجین بەکارێنن زیاتر لە 10 کەسمان هەیە، یعنی بەسراون بە جیازی ئۆکسجینەکانیانەوە. 29 ساڵە هێشتا برینەکانی جەستەی هەڵەبجە ساڕێژ نەبوون، تاوەکو ئێستا بەدەیان خانەوادەیەم شارە بەردەوام لە چاوەڕوانی شادبوونەوەن بە مناڵەون بۆکانیان. چەندین ئایلە چاوەڕێی گەڕانەوەی کۆرپەکانیانەکەن کە زیاد لە 73 ئایلەن و 173 منداڵ بەرەژوور چاوەڕێی گەڕانەوە شادبوونەوە بە ئازیزانیانەکەن. بەڕاستی ئەم چاوەڕوانێت تەنها خانەوادەی منداڵون بۆکان توان پێم وایە شام دەنەژێری. ئومێدوارم ئەم چاوەڕوانە تووش هیچ کەسێک نەبێت سەرگۆی زەویە و ئومێدوارم حکوومەتی هەرێم ئەمە هەمەگەورەی کە لە پشتی کەیسی منداڵبوونەوەکان و هێل نەیبەسێتەوە بە بوجەوە، چونکە دۆزینەوەی هەر منداڵێک دەنگۆیەکی گەورەیە بۆ جینۆسایدکردنی گەلی کورد و پاڵپشتێکی گەورەی بۆ جینۆسایدکردنی گەلی کورد. ئومێدوارم حکوومەتی هەرێم لەمایانە بیل لە پارە و لە کۆمەڵە شتەیە نەیکاتەوە، چونکە مەهامی گەورەتر لە پشتی کەیسی منداڵبوونەوەکان هەیە بۆی ئەوێ حکوومەت بەزودنی کە هاوکاری لەم کەیسا بکە. جێگای ئاماژە پێدانە 16 سێی 1970 لە کۆتاییەکانی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق ئێراندا حکوومەتی پێشووی عێراق لە ڕێگای فڕۆکەوە شاری هەڵەبجەی بۆردومان کرد بە چەکی قەدەغەکراوی کیمیاوی کە بوویە هۆکاری شەهیدبوونی 5,000 هاوڵاتی کە زۆرترینیان ژن و منداڵ بوون و لە ئاکامیشدا 10,000 برینداری لێکەوتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.